بیسەران و بینەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش. پرۆگرامی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری خاتو شەیما فەرەیدونمان کردووە کە بەڕێزیان پارێزەرنگ سەوباسەکەین لەسەر هۆشیاری کۆمەڵایەتی و یاسایی لە لای تاک. خاتو شەیما بەخێربی سەرچاو. سپاس بۆ بەڕێزیشتان، سپاس بۆ کاتی بە ئێمە بەخشی بەخێربی سەرچاو. خاتو شەیما سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ یەکەم بزیانم هۆشیاری کۆمەڵایەتی و یاسایی واتای چییە، چی ئەگەیەنێت وەکو پارێزەرێک ئەگەر بۆمان باس بکەیت. کاتێک ئەڵین هۆشیاری کۆمەڵایەتیان یاسایی لای تاک چییە؟ ئەوە گەیەنێ کە کۆمەڵێک بنەمامان هەیە، کۆمەڵی قیممان هەیە کە تاک پێی ئاشنا بێت کە ئەمە چییە و پێویستە ڕێزی لێ بگرێ و بەپی ئەو بنەمایانە هەڵسو کەوت کات و تێبپەڕێ لە ژیاندا. ئەبێ ئێمە ئەو بزانین کە هەر تاکێک لە ئێمە مافمان هەیە لە هەمان کاتە و لە هەمان کاتە ئەرکیشمان هەیە. کاتێککە تۆ مافەکانت بەدەستە هێنی ئەبێ چاوەڕی ئەو بیکە کۆمەڵی بەرپرسیارەتیشی لەسرە، کۆمەڵی ئەرکی لەسرە کە ئەبێ جێبەجێکی وەکو خۆی لە چوارچەوەی کۆمەڵی بنەمای یاساییە کە دانراوە بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕێک و پێک بڕوە بۆ ئەوەی فەوزایەک دروست نەبێت لە نێوان کۆمەڵگەکە و تاکەکاندا، بۆ ئەوەی بۆ شێوازە دروستە بڕوە کاتێک کە کێشەیەک ڕوبەڕوومان ئەبێتوانی یاخود هەر ئاڵۆزی و ئەڵنگارێک ڕوبەڕوومان ئەبێتوانێ بە شێوەیەک چارەسەری بکەین کە زیان بە دەوروبەرەکەمان نەگەیەنێ و بە شێوازێکی یاسایی بێت. تاکەکانی ئێمە دەڵین هۆشیار بن بەرامبەر ئەو بنەمایانی کە هەیە لە ئێستاە بۆ بەڕێوەبردننی کۆمەڵگە بێ، بۆ بڕێوەبردننی تەنانەت خێزان لە خێزانەوە دەست پێیەکە. ئێمە لە خێزانەکانە هەرێکێک لە ماڵەکانی خۆمانە کۆمەڵک بنەمامان هەیە کە ئەتوانین بە شێوەیەکی ڕاستین پێ بڵین ئەویش هەر یاسایە، کۆمەڵێک یاسایە لە هەرێکێک لە خێزانەکانە پەیڕەوی ئەەکەین کە ژیانی ئێمە ماڵی ئێمە بەو جۆرە بەڕێوە ئەچێ بەو ڕیتمە ئەڕوا کە ئێمە دامان ناوە خود سەرۆکی خێزانەکە کە بەرپرسیارەتی ئەوەی هەڵگرتووە و چاودێری تەواوی خێزانەکە دەکات. ئەمەش هەر خۆی کۆمەڵێک یاسایە کە تاک پێی ئاشنایە. دوای ئەوە لە چوارچەوەی خێزان کە یەینە دەرەوانێت کە دەروی خێزان و کۆمەلگە ئەکا و ژینگەی دەوروبەرەکە، لێرەشدا کۆمەڵی یاسامان هەیە کە ئەم ژینگەیە ئەم کۆمەلگایی بۆ ڕێکخستوین بەپی ئەوە ئەڕۆین. دەبێت ئێمە هەر تاکێکمان هۆشیاری ئەومان هەبێ کە چۆن ڕوبەڕووی ئەوانە ئەبینەوە و ئاشنا بین بە کۆمەڵی بنەما و یاسا کە بۆ بڕێوەبردننی ژیانی خۆمانە، بۆ ڕێخستنی ژیانی خۆمان ئەڕوا لەسەری. باشە لای ئێمە بەتایبەت لای کورد بزانام تا چەند تاک حەز بە یاسا و جێبەجێکردنی یاساکە؟ بەداخەوە تا ئێستا ئەو ئاشنایەتێ نییە، ئەو هۆشیاری تەواوەتی نییە تا بڵین تاک ئەوەندە هۆشیارە کە هەموو بنەما یاسایەکان وەکو خۆی جێبەجێ بکە و سەرجەم کاروبارەکانی بە شێوەیەکی فەرمی بە ڕیتمی یاسا بڕوات. تاکی ئێمە وهستەکە بەس مافی هەیە، دەیەوێت داوای مافەکانی بکە و ئاشنای ئەوە نییە کە لە بەرامبەر ئەو مافەیە کۆمەڵێک بەرپرسیارەتیشی لەسەرە کە ئەبێت جێبەجێ بکە وەکو مافەکە. ئاشنا نییە، هۆشیار نییە، ئاگاداری ئەوە نییە. ئیتر بە چەند هۆکارێک هەیە. هۆکارەکان هەر لە خێزانەوە دەست پێ کات بەداخەوە لە کۆمەلگای ئێستاە دایک و باوکانمان کەم گرنگی بە خێزانەکە ئێن، بە ماڵەکە ئێن، بە مناڵەکان ئێن، تەنها بە دوای ئەوە ئەڕات کەم مادە قازان چ بکات. ڕاستە ئێمە ناڵین مادە گرنگ نییە، بەڵکو زۆریش زەرورە بۆ بەڕێوەبردننی ژیانمان، بەڵام پێویستە ئاگامان لە خێزانەکەمان بێت. لە ئێستاە بۆ ماوەی 24 کاتژمێرەکە خێزانمان هەیە کە بۆ یەک کاتژمێریش بە تایبەتی باوکەکە مناڵەکە نابینێت. دایکەکە بە حکمی ئەوی با بڵین زیاتر لە ماڵ و لەوانەیە لەگەڵی بێ ئەگەر کاروباری تری نەبێ ئەویش لەوانەیە باشتر کاتی لەگەڵ بەسەر بڕێ. بەڵام باوکەکە چەند نمونەمان هەیە ئەگەڕێتەوانی ئەڵێ کاتێک هەیە تۆ ماڵ مناڵەکە خەوتووە، کاتێک کە ئەڕوا هەر خەوتووە کەواتە ئەم مناڵە هیچ نابینێ، کەواتە ئامۆژگارێک لە مناڵە لە باوکیەوە وەرناگرێ، لە خێزانەکەی وەرناگرێ وەکو هۆشیاریەک. ئەمانە هەموو هۆشیاریە پێویستەکە پێی بڵێ کۆمەڵێ بنەما هەیە ئاوا بکە. کاتێککە ئێمە هەر لە سەرەتاوە لە بناغەیەکەوە مناڵێکی باش و تەندروستمان پەروەردە کرد بە کۆمەڵی قیەمی زۆر بەرز، پێی ئەڵین ئێمە ئەمە شتە باشەکانە، ئەمە خراپەکانە، ئەمە هەڵەیە، ئەمە ڕاستە. دواتر ئێمە بڕیارەکەی نەدەست خۆیان ئاگاداری ئەوەن هۆشیاری ئەوەی هەیە کە چی هەڵبژێرێ بۆ خۆی باشە قەرارە دروستەکە ئەیات. بەڵام کاتێککە ئێمە ئاگادارمان نەکردوانەیە ئەو کاتەر زۆر ڕێگا خۆشکەر و ئاسانترە بۆ ئەوی کە ڕوبەڕی کۆمەڵێک کێش و گیر و گرفتە بێتەوانی و ئەبێتە کەسێکی نەرێنی بۆ کۆمەڵگە بۆ خۆی بۆ خێزانەکەی. ئەمە وەکو خێزان کە دایک و باوک بە دەرەجەی یەکەم بەرپرسیارە لەسەر چاوە. پەروەردە
لا ناوەندەکانی خوێندن کە ماڵی دووەمی مناڵەکانە تاکەکانە کە لە خێزان ئەچێتە دەرەوانێ ئەچێتە قۆناقی ترکە قۆناقی قوتابخانە و خوێندنە مامۆستا بەڕێزەکان سەرجەم ستافی خوێندنگەکان هەمووی هاوکار بن هەمووی پێویستە هۆشیاری بڵاوکەنەوە پێویستە سەرڕای ئەوەی کە عیلمێک ئێن بەو تاکە کە پەروەردەیەکەن بۆ دوای پێویستە زۆر ڕۆشنبیر پەروەردەی بکەن پێویستە هۆشیارێکی تەواوەتیان بنێت تاوەکو ڕوبڕووی ئەو ئاڵنگاریانە ببنەوە کە لە ژیانیانە کە لە قۆناغەکانە یەتە بەردەستیان و بیانەوە کە ڕوبڕووی بنەوە. باش خات و شێمە ئەمەوەی لێرەیە پرسیارێکی لێ بکەم لە ساڵانی زووە بابەتێک زیاد کرا بۆ قۆناغی خوێندن کە ئەویش توێژەری کۆمەڵایەتی و بابەتە کۆمەڵایەتیەکان بوو کە بوو بۆوانەیەک بۆ قوتابخانە و خوێندن. ئێوە پێتان باش نییە وەکو پارێزەرەکانی ژووکو ساڵانە چەند لە قۆناغەکانە ئەیبینین لە زانکۆکان کە چەنەها قوتابی لە بەشی یاسایی خوێن و تەخەڕوجەکەن ئێوە بۆچی نەتان کردو بە بابەتێک بە یاسایەک بە شتێک کە بۆ ئەو قوتابیانی کە ساڵانە دەرئەچن لە ناوەندەکانی خوێندنە وەکو مامۆستایەک بابەتی یاسایی پێشکەش بکەن لە بەرنامەتانان نییە نەتان کردو بە یاسایەک ئەوەتان هەبێت؟ بێگومان پرۆژه یاساش تەقدیم کراوە کە وەکو هەرێکێک لە دەرسە سابتەکانی تر هەرێکە لە کوردی ئینگلیزی بریکاری دەرسە ڕئیسیەکانی خوێندن بابەتی ڕێنمایی و هۆشیاری یاسایی بچێتە پرۆگرامی خوێندنەوەکو بابەتێکی سەرەکی مامەڵی لەسەر بکرێت تەنانەت هەر لە قۆناغی سەرەتاییەوە تاوەکو ئەو قۆناغی کە ئاچێتە پێش زانکۆش پێویستە خوێندکار ئاشنا بێت بە مامەڵی یاسایی بە هۆشیاری یاسایی و بەڕاستی ئەوەنە زەرورە چونکە تاکێک پەروەردە ئاکەی تاکێکی هۆشیار تاکێکی تەندروست کێش و گرفتەکان کەمترێ بێتەوانێ دڵنیای ئەەکەمەوانێ کە ئەگەر وا بووە و لە پرۆگرامێکی خوێندنی سەرەتاییەوانێ تاک کۆمەڵی هۆشیاری یاسایی پێ بدرێت لە تەنیشت پرۆسی پەروەردەیە ئەو تاکێکی هۆشیار پەروەردە بێ و کێشەکان کەمترە بێتوانێت بەداخۆ ئێمە گەنجمان هەیە کە تووشی کێشەیەکە بێتەوە تووشی باڵین تاوانێک ئەبێ دواتر تەمەنی بچووک بەیان گەورە بێ هەندێک جار ڕوبڕووی ئەم قسەیە بینەوە کە دەڵێت ئاشتانە بوون کە شتێکی وهەیە یان نەمەزانی کە شتێکی وهەیە ڕوبڕووی ئەم بەرپرسیارەتی ئەبمەوانێ بەس خۆی لە ڕاستیدا شتێک نییە بە ناوی ئاگادار نەبوون لە یاسا بەڵام دەکرێت لە پرۆگرامەکانی خوێندندا هەر لە سەرەتاوە هەر لە بناخەوانێ ئێمە بخینە پرۆگرامەوە هۆشیاری یاسایی لە پرۆگرامەکاندا هەیە بەڵام بە شێوەیەکی زۆر گشتی دەرسێکی زۆر ئەساسی بێ لە پاڵ دەرس ئەساسەکانی وەکو کوردی بریکاری کە بە ئەساسی دائنن بەڕاستی زۆر دەرسێکی ئەساسیە تاکێک پەروەردەکەی تاکێکی تەندروست تاکێکی هۆشیار تاکێک کە هەر لە سەرەتاوە بە تەنزیم ئەڕوات بۆ ڕێکارانە ئەڕواکە یاسا بۆی داناوە کەواتە تووشی هیچ کێشە و گرفتە نابێت کەواتە تاکێکی زۆر تەندروستەقینە کۆمەڵگەوە ئێمە بەتەکیت باسێکی ئەوەکەین کە بۆچی بەتایبەت لە وڵاتە تازە پێگەیشتوەکاندا ئەو کەسانی کە زیاتر مافی کەسانی تر ئەخۆن هەتا ئەو کاتێک کە خۆی مافی نەخورێ پەنا ناباتە بەر یاسا بەسێکی ئەوم بۆ کە بزانم لە چ کاتێکە خەڵک ئەتوانێت داوای مافی یاسایی خۆی بکەیان یاخود بۆچی تا ئەو کاتێک کە خۆی مافی نەخورێ یعنی یاسا ناکا بە پێشڕەوی خۆی یاسا بەکار ناهێنێ بەڵام لە کاتێکا کە مافی ئەخورێ اینجا پەنا ئەباتە بەر یاسا و بەردەم دادگا. بەداخەوە هەمومان بەشێکی ئەم قسە بکەین تاکەکان هۆشیاری تەواتی ئەوەمان نییە تاوەکو هەر لە سەرەتاوە هەر کارێک هەر شتێک کە بمان و ئەنجامی بدەین بە ڕێکاری یاسایی بیکەین تاوەکو دواتر تووشی گرفتی یاسایی نەبن یاخود ئەگەر تووشیش بووین بە شێوازێکی دروست بە شێوازی یاسا چارەسەری بکە لە سەرتاوە بە قەناعەتی خۆمان بۆ شکڵ عشاری خۆمان ئەیکەین لەناو خۆمانە لە نێوان خەڵکی دەرەوەی ئەیکات و دوای ئەوە کە تووشی کێشەیەک ئەبێ ئەنجا بیرێکەوێتەوە کە با پەنا بباتە بەر یاسا تاوەکو مافەکەی وەربگریان بۆی چارەسەر بکایان ئەو حەقی کە خوراوە بۆی وەربگیرێتەوانێ ئەی لە سەرتاوە بۆچی هەموو مامەڵەکانمان بە شێوازێکی دروست و یاسایی نەکەین تاوەکو تووشی ئەم گرفتە نەبین بەڵام هەموو یەگەڕێتەوە بۆی کە هۆشیاری تەواوەتیمان نییە بۆ ئەوەی کە ناکرێکە کۆمەڵە شت تەنها بە قراردانی خۆمان بێ دەکرێت ئێمە لە ڕێگەی یاسا و مامەڵێکی دروستتر بکەین لەسەر کارەکە. باشە لە ماوەی پێشوە هەنێک حاڵەت ڕوویا لە هەرێمی کوردستانە بۆ نمونە هەنێک کەس لە بینی خۆیانە هەنێ معاملەیان کردبوو هەنێ شتیان کردبوو سیارە بوو خانووە یعنی لە بینی یەکە ئەیفرۆشن ئەڵێن خۆی مەستیقەمان هەیە مەسەلەن بە بەرامبەرەکەمان چەنەها دەفتەر دۆلاری ئەیاتێ بەڵام لە کۆتاییە سێرەکەین دەرکەوکە ئیتر هەر کەسێکیان بە هەر هۆکارێک بێ لە شتەکە پەشیمان ئەبێتەوە ئایا لەم کاتەیە یاسا چ ئیشە
شێک بۆ ئەو کەسە ئەکا کە مافەکەی خوراوە، یعنی ئەویش بەپێی یاسا پێی ئەڵێ کە تۆ بەپێی یاسا ئەم ئیشت نەکردو بۆچی لە ئێستا پەنا ئەبێتە بەر یاسا، ینی هیچ مافێکی ئەدرێ بۆ کەسێک کە مافەکەی خوراوە. یاسا چیە؟ ینی کۆمەڵە بنەمایە کە ئەوی لەسەر ئەو ئەساسە کارەکات بۆ ئەوەی پارێزگاری کە لە مافی تاکەکان بۆ ڕێخستنی کاروباری تاکەکان. ئێمەش سەیری ئەو بابەتاکەین تا بزانین هیچ شتێکی فەرمی هەیە تا ئێمە بتوانین مافەکەی بۆ وەرگرین و یاخود پارێزگاری لێ بکەین. بەڕاستی لە سەرەتاوە کارەکە زۆر بە ئاسانی ئەبینێ ئەیکات بە شێوازێکی هەڵا، بە شێوازێک کە تەنها لەسەر ئەساسی سیق و متمانی نێوان تاکەکان کە ئەمە شتێکی فەرمی و دروست نییە. دوای ئەوە کە تووشی گیرگرفتەکە ئەبێتەوە ئینجا مەجبور بنەمای یاساکانی بیرەکەوێتەوە پێویستەکە کە پەنا باتە بەر یاسا بۆ مافەکەی. بەڵام وەکو ئەوە نییە کە لە سەرەتاوە تۆ بنەمایەکی یاسایی دروست لە مامەڵەکەتا بەکاربێنی بە شێوازێکی فەرمی، ئەو کاتە یاسا زۆر بە ئاسانتر و بە تونتر پارێزگاری لە تۆ ئەو پشتیوانی دەکات و مافەکەت بۆ وەرگێتەوانێ. بەڵام بۆ نمونە کاتێک کە تۆ مامەڵەیەکەکەی هیچ سەنەدێک هیچ پەراوێکی ڕسمی لە نێوانتانە نەبێت، کەواتە منی یاسایی چۆن پارێزگاری لە تۆ بکەم، چۆن مافەکەت بۆ وەربگرمەوانێ، چۆن بیسەلمێنم بۆت. هەموو شتێک سەلماندنە بەڕاستی. کاتێک کە هیچ مامەڵێکی دروست یاخود پەراوێکی دروست لە نێوان ئەو دوو کەسایانە بێ، کەواتە بەچی ئیسپاتی بکەین ئێمە، کەواتە بەچی پارێزگاری لە مافەکەی تۆ بکەم و بۆ وەرگرمەوە. بەڵام نا هەر لەسەر تاوانێ کاتێک هەر مامەڵەیەک ئەەکەین مامەڕێکی کڕین و فرۆشتنە هەر شتێکە کە با بە شێوازێکی ئاسایی بێ، با کەسێکی یاسایی لە بین نابێ، یا با پەراوێکی فەرمی بێت لای لایەنێکی فەرمیەوە دەرچوو بێت، کەواتە ئەو کاتە هەچ کێش و گیرروگرفتێکیش دروست بێ بەڕاستی زۆر بە ئاسانتر و بە زووتر کارەکەت بۆ ئاسانە بێت و مافەکەت وەرەگریتەوانێت. هیچ کات بووە ئەو کەسێک کە مافەکەی خوراوە بەڵام بەبێ بڕیاری یاساکارێکی کردبێت سزا درابێت؟ بۆ نمونە دوو لایەن کارێک ئەکەن بەبێ ئاگاداری یاسا ئیشێکی گەورە ئەکەن، لە کۆتایی ئەوەی کە باسم کرد بە هەر هۆکارێک بێکێکیان پەشیمان ئەبێتەوە. ئەو کەسی کە مافەکەی خوراوە بەڵام بەبێ پرسی یاسا ئەم کاری کردووە، هیچ کات بووە لە بری ئەوەی مافەکەی بدرێتەوە سزا درابێت؟ بەڵێ دەکرێت کارەکە دروست نەبێت، دەکرێت کارەکە پێویستی بۆ کردبێت کە لایەنێکی یاسایی تیادا بەشدار بێ، یاخود پێویست بکە بە پارێزەرێک لە نێوەندەکەیە هەبێت بۆ مامەڵەکە، یاخود لایەنێکی فەرمیەوە پێویستە ئەو ئەوراقە تۆقع کرابێت، کاتە ئەو کاتە لە باتی ئەوەی کە ئەم بەحسا بۆ مافەکەی هاتووە بەڵکو دووچاری بەرپرسیارەتی یاسایی ئەبێتوانێت لەبەرەوەی لە سەرەتاوە مامەڵێکی دروستی نەکردووە، بەداخۆ هەر هەموو یەگەڕێتەوە بۆ هۆشیاری نێوان تاکەکان. کاتە ئەگەر ئێمە لە سەرتاوە ئەوە ببینین کە دووچاری ئەم کێش و گیرروفتە نەبینەوانی و بە شێوازێکی زۆر فەرمی کاروبارەکانمان بەڕێوە بچێت، با لەلایەنی یاساییەوە هەموو کارەکانمان بکەین، سەرجەم کارەکان بتێ و نەتەبێت ئێمە هەموو کاروباری ڕۆژانەمان پێویستی بە یاسا هەیە. ئەم قسەیە زۆر دوورە لە ڕاستیەوە کە دەڵێ یاسان بۆچە و دەکرێت بەبێ یاسا بژیم. تەنانەت لەو سانیەی کە تۆ لە ماڵەکە دیتە دەرەوانی ئەڕۆی بۆ سەر کارەکەت و تەواوی ڕۆژەکە بەسەرەبی دڵنیا بە تۆ بەپێی یاساییت و ئەڕۆی بەپێی یاسا جێبەجێەکەی بەپێی ئەو یاسایانەیە کە سەرجەم کاروبارەکانی ژیانتی ڕێخستووە، چکە یاسا دەوری هەیە لە هەموو بوارەکانی ژیانمانە بەسەر هەر هەموو یازاڵە. بەتەکیید بزانم لە ڕێگەی چیەوە وەکێن ئەو کەسانەی کە پێویستە یاسا بڵاو بکەنە، بەتایبەت یاسای کۆمەڵایەتی بڵاو بکەنە، بزانم کێن ئەو کەسانەی کە هەڵستن بەو کارە و لەسەر چ بنەمایەک ئەو یاسایانە بڵاو ئەکرێتەوە؟ تەنانەت هەر هەمومان ئەتوانم وا بڵێم هەر کەسێک کە خۆمان بە بەرپرسیار بزانین ئێمەی مافەروەران، ئێمە یاساناس پارێزەران، ئێوەی میدیاکاران، چالاکوانانی بەڕێز، منەظەماتەکان، هەر هەمومان لەسەرمانە کە هۆشیاری بڵاو بکەینەوە لای تاک، هۆشیاری اجتیماعی، هۆشیاری یاسایی. پێویستە تاک هۆشیار بێ، پێویستە تاک ئاشنا بکرێت بە یاساکان، پێویستە پێی بڵێ کە کاروباری ڕۆژانەت بەم جۆرە دەڕوا، دەکرێت بەم جۆرە بە شێواز یاسایی و بە شێوازێکی دروست جێبەجێ بکەی. لە ڕێگەی خولوسی میناراتەوانێ، لە ڕێگەی مەکتەبە بەڕێزەکانەوانێ مامۆستاکان هاوکار بن، تەنانەت کەسی یاساناز بۆ مامۆستاکانی هاوکار بن تا ئەوانیش دواتر بگەێنن بە خوێندکارەکان و نەوە دوایینەوە بگەێنرێ، هەتاوەکو ئێمە هاوکار بین و بڵاوی بکەینەوە بەڕاستی کەمە بەڕێی من. باشە بزانم خات و شەیماوەکو پارێزەرێک ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە هەتا یاسا سزادانی لەسەر نەبێ بەتەواوەتی جێبەجێ ناکرێت؟ یعنی هەتا سزایەکی لەسەر نەبێ، ئایا ئەم سزایە مادی بێ معنەوی بێ، ئەو سزایە ئەو یاسایە بەتەواوەتی ناچەسپێنرێ و جێبەجێ ناکرێت؟ هەنێ حاڵەتیشە ینی سزاکەی مادی و معنەویشی لەسەرە هەر جێبەجێ ناکرێت، یعنی وەکە ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ بگمان چکا خۆی یاسا
کۆمەڵە بنەمایە کە بۆ ڕێخستنی نێوان کاروباری نێوان تاکەکان و دەڵێ سزایەکی مادیشی دەبێت لەگەڵ بێ بۆ کەواتە ئەگەر سزایەکی مادی لەگەڵ نەبێ ئەمە پێی ناوترێ یاسامە تەنها ئامۆژگاریەکە باشە ئێمە کاتێک ئامۆژگاریەک ئەین دەکرێت جێبەجێ بکرێت دەکرێت جێبەجێ نەکرێ واتە هیچ لایەنێکی ئیجباریتیانە بەڵام یاسا پێویستە ئیجبارێکی تیابێ ئیجباریەکە سزاکەیە ئیتر سزاکە مادی بێ خودمانەوی بێ وای لە تاکی بەرامبەر بکات کە ئیجباری بک بە پابندبوون بەو یاسایە بەو بنەمایە تاوەکو هەڵەیەک نکات تاوەکو دووبارەی نەکاتەوانێ وەکوتم ئەگەر سزایەکی لەسەر نەبێ ئەمە ناچێتە چوارچەوەی یاساوەتەن هاوکو ئامۆژگاریەک سەیری دەکرێت واتە هیچ یاس ئەفو و ئەو تاکانە بەڕاستی کە هەندێک جار دوورن لە جێبەجێکردنی یاسایە خۆت بە دروستی نازانەیان بە پێویستی نازانێ بەپی کۆمەڵگەکەی بەپی ژینگەکەی دەوروبەرێتی گەرنا پێویستە هەمومان پابند بین لە هەر چین و توێژێک بین لە هەچ بوارێکە کار بکەین ئێمە پێویستە پابند بین بە یاساوە ئێمە پێویستە سەروەری یاسا تەطبیق بکەین بۆ هەموو کاروبارەکانی ژیانمان و تەنانەت بۆ سوودی خۆمانە ئێمە کە ئەیکەین نەوەک بڵین تەنها لەبەر کەسێک یان لەبەر لایەنە مادیەکەی بێ لەبەر سزاکەی بێ بۆ خۆمانە بەڵام کاتێک تاکێک کە دەڵێ ئەم قسانە باوە کە دەڵێ بۆچی دەبێت تەنها من جێبەجێ بکەم یان بۆچی دەسەڵاتی سەرۆ جێبەجێ ناکایان بۆ یاسا تەنها بۆ دەسەڵات بەدەستەکان و بۆ لاوازەکان جێبەجێ ئەکرێ بۆ ئەوان جێبەجێ ناکرێ ئەم قسانە هەیە لە ناو کۆمەڵگەکانە بەڵام باەمە لە خۆمانە دەست پێ بکەین تۆ خۆت و دەست پێ بکە ینی جێبەجێکردنی یاسا سوودی بۆ خۆت هێنەوە تۆ چاو لە کەسێ بکەی کە بۆ ئەو جێبەجێ ناکرێ یان بۆ تۆ جێبەجێ ئەکرێ دوجار ئەوە توی کە جێبەجێ نەکرد بە پرسیارەتی یاسایەکەوێتە ئەستۆت واتە هیچ یاسایەک هەیە بەبێ سزادانی مادی هیچ یاسایەک هەیە نەخێر کاتێک ئێمە ئەڵین سزا خۆی ئیجباریان تیاتی کە دەڵێت پێویستە لایەنێکی مولزەمی تیا بێ بۆ تاک لایەن ئیجباری مولزەمەکە چییە؟ دانانی سزاکەیە واتە پێت ئەڵێ بنەماکە پێت ئەڵێ تۆ پێویستە ئەمە بکەی یا ئەمە نەکەیت و ئەگەر ئەمەت کرد پێچوانەکەی ئەم سزایە لە بەرامبریا وەرەگری بەڵام تۆ کاتە یاساکە پێ دەڵێ ئەمە بکە ئەمە مەکە وەکو شتێکی ئامۆژگاریە کەواتە تاکسێری ئەوواکە ئەڵێ گەربی کەم یانی کەم هیچ شتێک لە مۆزۆع ناگۆڕێکەواتە و بەرپرسیارەتی یاساییشم ناکرێتە ئەستۆ وەکو ئامۆژگاریەک سەیری ئەکات بەڵام کاتێک کە بینی سزایەکی لەگەڵا لە بەرامبەر ئەوەی کە یاساکە دانراوە کە دەڵێ ئەمە بکەیە ئەمە مەکە سزاکەی لەگەڵا ئەو کاتە وەکو ئیجباریەک سەیریەکەن تاک ئیجبارەکە کە پێویستە پابند بێ بەم یاسایەوانێ ئەو کاتە پێوترێ بنەمایەکی یاسایی دروست زۆر باشە بزانم پاداشت و سزا تا چەند گرنگە بۆ چەسپاندنی یاسایەک بەسە باسی سزاکەمان کرد بزانم تا چەند پاداشتیش لەگەڵ سزاکەیە گرنگە بۆ ئەوی یاسایەک بچەسپێنرێت بەڕاستی هەم لە ڕۆکۆمەڵایەتەکەی هەم لە ڕوایسایەکەی زۆر گرنگە بەڵام بەداخۆ لە لایەنی یاساییەوە بابەتی پاداشتمان نییە بۆ نمونە کاتێک کە تۆ یاسایەک ئەشکێنی تووشی تاوانێک ئەبی ئێمەی دەسەڵاتی دادوەری سزات ئەدەین بە بەرامبەر ئەو تاوانی کە کردوتە ئەو ڕفتارە نایاسایی کە کردوتە بەڵام خۆ لە هەمان کاتە ئەگەر کارێکی باشە بکەی بۆ کۆمەلگا هەڵناسین بۆی کە پاداشتت بکەین بۆ ئەوەی با بڵین چاود لێ بکەن کۆمەڵگەکە با بڵین سیفاتێکی باشی ئەوە بڵاو بکەینەوانێت کە دەکرێت کەسەکانی تری وەکو ئەو بن بەڵام لایەنە سزایەکەی ئەڵێ بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە بۆ ئەوەی کەسانی تریش ببێتە هۆی چاکسازی بۆی سزاکەی دەدەین بەڵام لە هەمان کاتە لەلایەنە ئەرێنەکەی وانێ کاتێک کە کەسێک شتێکی باش ئەکات یاخود هەڵسوکۆتێکی زۆر دروست ئەکا کە لەسەر شانێتی ئێمە هەڵناسین بە دانانی پاداشتێک بۆی تاوەکو هەم تەشجیع بێ بۆ ئەو کەسێک کە کردوێتی هەم دەوروبەر و کۆمەلگاکەش بتوان ئەو کارە دووبارە بکەنەوە بەداخۆ ئێمە لە دنیای یاساییە پاداشتمان نییە باشە ئەوش بە هەڵەیەکە وایە بەتەکیید بزانم خات و شەیما ئەو بە حکمی ئەوەی کە خبارستان خۆت پارێزەریت و ئێستا لە دادگای سلێمانی کار ئەەکەیت ئەو کەیسانەی کە زیاتر یەنە بەردەمت زیاتر باسی کە سزادان ئەکەن بۆ لە ئێستا ئەو بابەتی کە ئێمە باسیەکەین چین ئەو بابەتانی زیاتر لە ڕووی سزادان و یاسایی کۆمەڵایەتی وێتە بەردەمی تۆ زیاتر بەتایبەت لە شاری سلێمانیا ئەو بابەتانە چین کە زیاتر خەڵک زۆر سەرقاڵە پێوەی و ئەو ئەبێت بە کەیس لە لای ئێوە چەندین ڕفتاری ڕۆژانەیە کە ئەوەنە دووبارە ئەبێتوانێ هەمومان بێزار بووین لێی ئەوەنە دووبارە ئەبێتوانێ ئایا تاک هۆشیار نییە کە دووباری ئەکاتەوە یاخود هۆشیارە و
خۆی لەو ئاستە بەرزای نابینێتەوانێت کە پێچوانی یاسا کارێک نەکات و مامەڵەکانی بە شوازێکی دروست بێ بۆ نمونە کێش و گرگرتە خێزانیەکان کە بەڕاستی لە دنیای ئەمڕۆیە سەرجەم دادگاکانی کوردستانی سەرقاڵ کردووە کۆمەڵێک کێشەی خێزانی بابەتی تونند و تیژی بابەتەکانی جیابوونەوە هەندێکیان چەند کەیسێکمان هەبوو تەنانەت کە دوای ئەوەی کەیسەکە تەواو بووە و کۆتایی پێ هاتووە ئەجا کەسەکە پەشیمان بۆتەوەڵێ خۆزگا ئەمەم نەکردا گەیاندم بێرە پەشیمانە بێتوانێ کەواتە چاڕی ئەوی نەکردووە کە بگا بێرە کەواتە پەشیمان بوو ئەیکە هۆشیار نەبووە طبعاً یاخود نەیزانیوە کە کۆتایی بابەتەکە ئەگا بە شوێ ئیتر لە ڕووی مادیەوە بێ لە ڕووی معنەویەوە بێ ئەم لە زەرەرە بگومان تاکو ئەو بابەتێک لایە بێتەوەوانی لە ڕووی یاسایی ئەوانە ئەیخایەنێت کەواتە بەداخەوە هەموو گەڕێتەوە بۆ نەبوونی هۆشیاری تەواوەتی لای تاگ لە کێش و گرورتەکانە لە نەک کێشە خێزانەکان کێشەکانی تری نێوان تاکەکان بابەتی شەڕ و جنێودان و تانە و تەشهر و بابەتی باوی ئێستا تەشیرکردن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە و خراپ بەکارهێنانەوەوانێ کە ئەمە بابەتی سەرەکی ئێستا ئەویش هەمووی نەبوونی هۆشیاریە بابەتی خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندی کاتە نەبوونی هۆشیاریە ئێمە بۆ ئەو سیستەمە تازایی کە تەکنۆلۆژیا بەڕێوە چووە پێشکەوتووە بۆ ئەوی خزمەتی ئێمەی تاککە بەڵام ئێمەی تاک بە شوازێکی هەڵە بەکارهێنی من چەند جار باس لەوم کردووەکە خودی تەکنۆلۆژیاکە هەڵە نییە خراپ نییە کەواتە لە دنیای پێشکەوتووە بۆ خزمەتکردنی مرۆڤایەتیە ئێمەی مرۆڤین کە بە شوازێکی هەڵە بەکاری ئەهێنین تا ئەیگەێنین بە بابەتە تاکە هۆشیار نەبوو ئەکێتە ئەو بارودۆخی کە شتەکان بە شوازێکی هەڵەتر بە شوازێکی نەرێنیتر بەکارەهێنێ بۆ ئەم بابەتە بەتێکیت زۆر سوپاس خات و شەیمان کە ئەمڕۆ لای ئێمە میوان بوویت سوپاس بۆ زانیاریەکانت ئەگەر شتێکت ماوە پێم خۆشە ئاماژەی پێ بیت زۆر سوپاس بۆ ئێوە من تەنها داوایەک دەکەم کە تاک هەتاوەکو هەوڵبات بۆ ئەوەی هۆشیاری خۆی بێرێتە سەروانی هێشتا کەمە ئێمە پێویستە هەمیشە لە هەر شوێنێک بین لە هەر بارودۆخێک کابین لە هەر پلەپایەیە کابین ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری خۆمان بەرز بکەینەوە تاوەکو کەمترین هەڵە بکەین تاوەکو ژانێکی دروستتر و تەندروست و باشتر بەڕێوەبەرین و بە ئەرکی زۆر بەمانی ئەزانم داوا لە سەرجەم پارێزەران مافەروەران دەکەم چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی منەظەمەکان دەکەم کە هەستن بە هەمیشە بە بڵاوکردنەوەی هۆشیاری یاسایی و کۆمەڵایەتی لای تاک و تەنانەت ئێوەی میدیاکارانی چکە بەڕاستی یەکێکن لە هۆکارەکان بەداخەوە هەندێک لە میدیا ئەم بابەتەکە بە شوازێکی هەڵە ئەگەیەنێکە هۆشیاری تاک ئەێنێتە خوارەوانە یاخود هەندێک بابەتی ئینتیمای نیشتیمانی لای تاک کەمەکاتەوە کەواتە ئەمەش وای لێکات کە کەمترین هۆشیاری هەبێت کەمترین هەوڵا بۆ ئەوەی کە هۆشیاری یاسایی خۆی بەڕێوە بەرێت یاخود بە شوازێکی یاسایی دروست مامەڵەکانی جێبەجێ بکات کەواتە میدیا هۆکارێکی سەرەکیە داواکارم ئێوەش وەکو هەر لایەنێکی تر هەوڵی ئەوە بن کە زۆرترین هۆشیاری لای تاک بڵاو بکەنەوەوانێ من هیچی ترم نەماوە سپاس بۆیەوە دەست خۆش بە زۆر سپاس کە ئەمڕۆ لای ئێمە میوان بووی سپاس بۆ زانیاری و ڕێنماییەکانت زۆر سپاس بۆ خات و شەیما فەرێدون کە بەڕێزیان پارێزەر بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر هۆشیاری کۆمەڵایەتی و یاسایی لە لای تاک تا پرۆگرامێکی تر هەر شاد بن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان